خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێت لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامایی ئەم شەوتان پێشکەشەکەین 6 ساڵ لەمە و بەر و سبەینێ کورد باسی لەوە کرد لە هەرێمی کوردستان کە ڕیفراندۆمە و ڕیفراندۆممان ئەنجامدا ئەو کات و بەر لە ئەنجامدان و گەیشتن بە ڕۆژی ئەنجامدانی ڕیفراندۆم زۆرێک لە کەسایەتیەکان لە نووسەر و ڕۆشنبیرەکان باسییان لەوە کرد ئەمە عاقیبەتی خێر نابێت با بە قسەی دۆستەکانمان بکەین ئێمە زەمینە سازیمان نەکردووە بەڵام دۆخێک دروست بوو ئەوەی ئەیوت با ئێستا ڕیفراندۆم نەکەین تەخوی نەکرا با پرسیاری ئەوە بکەین لە دوای 6 ساڵ لێکەوتەکانی ڕیفراندۆم بوون بەچی ئەمڕۆ هەندێک خەڵک باسییان لەوە کرد وەک یادکردنەوەیەک لیستی موچە بە 14 ڕۆژ ڕاگەیەندرا بۆچی ئاوای لێ هات هەرێمی کوردستان تەنانەت زەمینەسازی ئەوەی نەکرد بۆ گەر ڕیفراندۆمەکە سەریش نەکەوێت بەرگە بگرێت ئێستا هێواش شتەکان لە دەستە درێن دوای ماوەیەک دابڕان لە شاشە ئەم شەو بە سوپاسێکی زۆرە لەگەڵ بەڕێز دکتۆر ئەحمەد میرە مامۆستای زانکۆ و نووسەر گفتوگۆ دەکەین دکتۆر بەخێر بێت پیر بووی دکتۆر قۆز بوویت زۆر سپاس وەڵا پیریش تەبیعیە لە سایی یەکێ لە سەبابەکان لە سای ڕیفراندۆمیشە باشە ئاواش باوم تەمەند درێژ بین ئینشاءالله سەلامەتە بی بیرمە 6 ساڵ بەر لە ئێستا و بەر لە ڕۆژانی ڕیفراندۆم یەکەم بەرنامە لەگەڵ بەڕێستان بۆ کاتە لە دەسەڵاتی چوار باسمان لەوە کرد کە ڕیفراندۆم چەند گونجاوە بەڕێزت باست کرد بەڵام ئەو وەختایان وت ئێوە بەڕێستان دژە دەسەڵاتن دژیەکێتی و پارتیت ڕیفراندۆم چی پێشکەشی کرد شەربەزاریەکی گەورەیە بەداخەوە ئێمە پاش 6 ساڵ سێ کاژبێری ترە چینە ساڵیادی ئەو ڕووداوەی کە ئەوەی نەهامەتیە لە فەرهەنگی سیاسی و ئابووری و تەنانەت کۆمەڵایەتیشا پێشکەشی کردی خۆشحاڵە بووم ئێمە لە 6 ساڵی ڕیفراندۆمە لەگەڵ بەڕێستاوە لەگەڵ بینەرەکان تا مشتوماڵی دەستکەوتە گەورەکانی ڕیفراندۆمان بکردایە بەس لە نێو دوو کەوانە ئەبێت هەمیشەوە بڵێ مەسلەی دەوڵەتی سەربەخۆی و ڕیفراندۆم بە پرۆسە تەندروستەکەی کارێکی زۆر پێویستە چونکە هەموو قوربانی کورد لە پێناوەدا بووە کە لە بازنەی بندەستی ڕزگاری بۆ بازنەی دەوڵەتی سەربەخۆ بەڵام گەمژایەتی لە سیاسەتە نەهامەتێکی بەسەرهێنای ڕیفراندۆم بە هەموو پێوەرەکان ئەنفالیش ئەو کاردانەوە خراپەی لەسەر کورد دروست دەکردەوە بۆچی؟ چونکە بۆ نمونە ئێمە لە ڕووداوی نەگریسی ئەنفال و کیمیابارانە تاکەکانمان لەدەستدا بەداخێکی زۆرەوە بەڵام لە دەرەنجامی ڕیفراندۆمدا جگە لە دەستدانی خەڵک و خاک گەورەترین شتمان لەدەستدا کە بریتە لە شکۆمەندی تاژی کورد یەکێکە لە خراپترین ئەو دەرهاویشتانی ڕیفراندۆم کە بەسەر خەڵکی کوردستانی هێدا چونکە لە سیاسەتە ئەشێتۆ زۆرشت لەدەست بی پارە لەدەست بی خاک لەدەست بی تاکەکان لەدەست بی بەڵام ئیرادە و شکۆمەندی دووشتن ناکرێت لە دەستی بی ئەوەی کە بەسەر کوردی باشوورە هات لە ئەنجامی خراپی کاتی ڕیفراندۆمە بریتی بوو لە دەستدانی ئینسانی بوونی کورد شکۆمەندێتی کورد بێبەهاکردنی ئینسان گەشتوونەتە دۆخێک لە سایی دەوڵەتی ڕاگەاندنی بەناو دەوڵەتی سەربەخۆی کوردیەوە کوربوون لە عێراقێکی خراپە بێبەشەرم کوربوون ببێت بە مەترسی بۆ سەر ژیانی تاکەکان و بۆ سەر کۆی پرۆسەکە شتێک نەماوە یعنی ڕیفراندۆم شتێکی بەدەستێمەوە نەهێشتووە هەموو شتەکان لە گرێژ نەدەرچوون یعنی ناکرێت لە ڕاستی مامەسازانە گفتوگۆکردن لەسەرەوەی کە ڕیفراندۆم چی باشی بۆ هێشتوونێتەوە هەڵەیەکی گەورەیە ڕیفراندۆم هیچ شتێکی باشی بۆ نەهێشتوونێتەوە هیچی بۆ نەهێشتوون بەڕێز دکتۆر پەیوەندی بەوە هەیە کە نێارەکان وڵاتی ئیقلیمیەکان لە دەسەڵاتی عێراقی بەهێزە و زۆر دوژبنکارانە مامەڵەیان کرد یاخود
هەرێمی کوردستان تۆکمە نەبووە بڕیارەکە لە شوێنی خۆی نەبووە زمینە سازی و ئامادەکاری بۆ نەکراوە. یەکێ لە ڕۆژنامە نووسە گەورەکانی رووسیا نووسینێکی هەیە لەسەر دۆخی هەرێمی کوردستان لە ساڵانی 2015 و 16 لە گەربەی شەڕی داعش زۆر بە جوانی وێنایی هەرێمی کوردستانە کات بەوەی کە دەوڵەتێکە بە زیعلان نەکراوە هەموو مستەلزەماتی دەوڵەتی تیا هەیە و پێکاتەکەی پێکاتێکی بەهێزە لە بەرامبەرە دەوڵەتی عێراق دەوڵەتی ناوەندی لە بەغداد دەوڵەتێکی لەرزۆکە ئەوەی سیفەتی دەوڵەت بوون بێ لە حکوومەتی ئەوسای عێراقا لەبووە بە پێچەوانەوە ئەوەی سیفەتی دەوڵەت بوون بوو لە هەرێمی کوردستانە هەبوو ئەوە دەرئەنجامی گەمژەیەتی سیاسیە هیچ واتایەک لە خۆی ناگرێ و لە دەرئەنجامی ئەوەیە کە بەرپرسەکانی هەرێمی کوردستان احترامی تاکی کوردیان نەگرت من یە قسەی غاندی بۆ جەنابەت باسەکە ئەڵێت من لە حەزم لە یاری شەترەنج نییە لەبەر هۆکارێکی زۆر ئاسان ئەو هۆکارە بەسیتە چێکە حەزم لێنی حەز ناکەم سەربازەکان بکوژرێن لە پێناو مانەوەی مەلیکە بەداخەوە مەلیکی ئێمە بەناو مەلیکی ئێمە هەمومانی کوشت لە پێناو مانەوەی خۆیە هەمومانی شکۆی هەمومانی شکان لە پێناو مانەوەیکی لەرزۆکی خۆی سەرنەگرتنی ڕفراندۆم بەرئەنجامی ئەوەیە کە تۆ لە سیاست هیچ ناسانی سیاست مامۆستازانە دوو ڕەهەندە بەشێکی فەنە هونەرە و بەشێکی کردارە بەشە فەنیەکەی بریتیە لەو تەکتیکانەی کە سیاسیەکان بۆ ساتەوەختێکی دیاریکراوە ئەیکرد کە پێی دەوتێت سیاسەتی ڕۆژانە و بەشەکەی تێری بریتیە لەو پلانەی کە دای دەنی بۆ ستراتیژەتی داهاتووی کۆمەڵگاکەن ئێمە فەنی سیاستمان نەزانی دەمێک ئێوتراوە سیاست نابێت خەڵکی گەمشەبیکە نابێت ئەحمەقەکان سیاست بکات کاکە عیبە نییە بەڕێزێک بەرپرسیارەتیە بوو لە هەرێمی کوردستاندا ئیدۆمێکی فرەدا ببوورە تاوانباریە کرد کە سیاسەتیشی نەخوێنەوار نییە سیاست کاتێ نەخوێنەوارەکان سیاست دەکات حکومڕانی ئەگرنە دەست کارەساتی لەو جۆرەی لێ دروستە بێ ئەوەی کە ڕووی یابوورە ڕفراندۆم تەسیری خراپی تەسیری خراپی بایلۆجیژیەیە ئەنجامدانی ڕفراندۆم لە نێو دوو کەوانە ئەتوانم بڵێم بریتی بوو لە ممارەسەکردنی غڕورێکی گەمژانە غڕوری گەمژانە ئەوەیە کە تۆ حساب ناکەی ئەکە بە ڤیدۆکانی ئەو سەردەمایە بچیتەوە کەسی یەکەمی ڕفراندۆمی خراپ چونکە نابێ بڵێ ڕفراندۆم من لەگەڵ ئەو تایتڵا نیم چونکە ڕفراندۆم بۆ خۆی پرۆسەیەکی زۆر پیرۆزە هەز نەتەوەیە شعۆری نەبێ بۆی ڕفراندۆم بکە کارەساتێکی گەورەیە بەڵام ڕفراندۆمی خراپ ڕفراندۆمی کارەسات بە لە دەرئەنجامی غڕورێکی گەمژانەیە ڤیدۆکان سیرکەن یەک لە دوای یەکی ئەو ڤیدۆیانەی کە کەسی یەکەمی خاوەنی ڕفراندۆمی خراپ خاوەنی ڕفراندۆمی کارەسات بات جەخت لەوە ئەکاتەوە کە لە هیچ کەسێک قوبوڵ ناکە سەیرێم دەربڕینانەکە قوبوڵی ناکەین حسابی ئاوەنە بۆ خەڵک بۆ هەست بۆ چوونێ ناکەین کە پێمان ئەڵێن ڕفراندۆم کردەیەکی خراپە ئەگەر سەری گر ئەوە خەڵک لە سایە بەحەسێتەوە ئەگەر سەری نەگر بڵێنم پیاوە شێتەوە سوا سەری خۆی بووە ئێستا پاش 6 ساڵ ئێمە بڵین چی بڵین کەسی یەکەمی ڕفراندۆم شێت بۆ سواسەری خۆی بووە بێگومان ئەمە قسەی خۆیەتی ئێمە هێشتا ڕێزی کەسایەتی ئەم کەسانە ئەگرین هێشتا ڕێزیان ئەگرین کە بەم زمانە قسە لەسەرەکەی ئەژینا ئەبێت بەو زمانە محاسبەی بکەی کە خۆی بانگەوازی بۆ کردووە کەواتە ڕفراندۆم کە سەری نەگرتووە مامۆستا پەیوەندی بە هون نییە وڵاتانی تەبعاً ئێمە وڵاتانی هەرێمی دوژمنمانن ئێمە لە سیاسەتی نێودەوڵەتیدا خراپین بەڵام ئێمە خۆمان کرد بە قوربانی خۆمان کرد بە نێچیرێکی داما و
بەدەست وڵاتانی هەرێمی بەدەست دەوڵەتێکی لاواز بەدەست سەرۆکوەزیرانێکی لاوازکە لە ئەزمموی حکومدارێتی عێراق لە دوای کەوتنی سەدام عەبادی لاوەسی سەرۆکوەزیران بووە کە نە پێگەی جەماوەری هەیە نەمێژووی سیاسی بایی ئەوەیە نە کەسایەتێکەشی کەسایەتێکی بەهێز چکە حەیدەر عەبادی بە پۆلبەندی ئەو توێژینەوە سیاسیانی لەسەر ئەزمموی سەرۆکوەزیرەکانی عێراق کراوە لاواسین سەرۆکوەزیران لە دوای کەوتنی سەدام لە 2005ەوە کە تەشکیلی حکوومەتی نوێی عێراقی ئەکرێت لاواسترین سەرۆکوەزیرانە تۆ لە سەردەمی لاواسترین سەرۆکوەزیرانە گەورەترین دەستکەوت و گەورەترین ئەو دەستکەوتە گەورەی کە ئێمە هەمان بوو بە هەدەرت داوە کەواتە تۆ لاوازی تۆ خوێندنەوەت نییە ئێمە گیرۆدەی چین ئازیزم گیرۆدەی سیاسی متەشەنیژین سیاست ئەبێت سیاسی ئەبێت دڵنەرم بێت و توانای هەڵمژینی بارودۆخەکەی هەبێ یەکێ لە قسە زۆر جوانەکان ئەڵێت پیاوی سیاسی ئەبێت دڵی لە مێشکیا بێت کە دڵی لە مێشکیا بوو دڵی لای خەڵکە بەڵام سیاسی ئێمە دڵیان لە مێشکیانان نییە نەزەب دڵیان لەکوێیات ئێمە بە لاوازیەکی زۆرەوە هاتوینەتە دەرەوە هەموو شتێکمان لە دەستدا لە سەروبەندی ڕەفتاندۆمدا هەر لەم ستۆدیۆی جەناب چەند بەردامەیەک بەشداریمان کردووە هەموو ئەو لێکەوتە خراپانەی کە ئەو ساوتومانە ئێمە وەک هاوڵاتی ئاسایی لەم هەرێمە دەرکمان پێ کردووە ئەوان دەرکیان پێ نەکردووە ئەوان یاخۆت یەک خاڵی گرنگی شەیە مامۆستا ئەوەش ئەبێ وەکو احتیمالێ وەربگری چونکە ناحاڵیترین مرۆڤ کە ناحاڵیترین مرۆڤ لە سیاسەتە ئەیزانی ڕفراندۆم ئەوە باجەکەیەتی بەڵام کاتێ ئەم برادرانە کردیان ئەبێت ئەو خاڵش لە ڕەچاو بکری ڕەنگە ئەجەندایەکی ئەقلیمیان جێبەجێ کردبێ بە تایبەتی ئەجەندای تورکیا یاخۆ ئەو ئەجەندایی کە لە فەرهەنگی سیاسیە پێی ئەوتێ ئەجەندای هیلالی سونی هیلالی سونی لەگەڵ هیلالی شیعی تەبان هیلالی سونی دەوڵەمەندترە ئەو پێگەی بەهێزترە کە دەوڵەتانی وەکو قەتەر و تورکیا و مەدی ئیخوان بەگشتی و سعودیە نوێنەرایەتیەکە ئەمە مەدێکە کە دەستیان بەسەر اقتصاد و سیاسەتی بەشی زۆری ڕۆژهەڵاتی ناوەڕاستا گرتووە یەکێ لە بۆچوونەکان پێی وایە کە ئەمە جێبەجێکردنی ئەو ئەجەندایە بوو کە هیلالی سونی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەیویست سەر بگرێ و پارتی دیموکراتی کوردستان و حیزبەکانی تریش کە دەنگیان بۆدا بە پاڵپشتیان کرد لازم لە ترسا بوو یا لە برسا بوو پاڵپشتی ئەم سیاسەتە خراپەیان کرد ئەو ئەجەندایان جێبەجێ کردووە ئەم احتیمالەش ئەبێ بە هەن وەربگیرێت و ئەبێت ڕەچاوی بکەین کە پێ ئەچێت ئێمە لە نێو ئەو بازدێدا مامەڵەمان پێوە کرابێ هەچی ڕوویە لە دوای 25 نۆی 2007ەوە تاکو ئێستا دەرئەنجامی ڕەفتاندۆمە مەسەلە تەنانەت ڕووداوە ئەڵێ 16 ئۆکتۆبەر ڕوویە 16 ئۆکتۆبەر ڕووداوێکی خراپە ڕوویاوە کارە ساتە ناوی ئەنن خیانە هەرچی ناوەدەی بەڵام دەرهاویشتەی چییە؟ 16 بۆچی مەسەلەن 20 تەموز ڕووینەیە بۆچی دەی حوزێران ڕووینەیە بۆچی ڕووینەیە ئەو ڕوودا بۆ جێشی عێراقی هێرشی نەکردە سەر کەرکووک و ناوچەکانی تووری کوردستان چکە ڕەفتاندۆمت نەکردبوو هێشتا ئەمان توانی بە پاڵپشتی هێزە نێودەوڵەتەکان سیاسەتێکی حەکیمانە بکەیت اقتصادمان بۆ داڕما لەبەر 16 ئۆکتۆبەرمان کرد ئابووری سەربەخۆمان بۆ لەدەستدا چونکە 16 ئۆکتۆبەرمان کرد بۆ شکۆماشکە چونکە 16 عەفو چونکە ڕەفراندۆممان کرد بە 16 ئۆکتۆبەر و هەموو ڕووداوەکانی شو عەفوی ناوێت هەمووی هەمووی لێکەوتەکان ئەو لێکەوتە خراپانن کە لە دەرئەنجامی ڕەفتاندۆم و ڕووداوە سیاسیەکان یەک بە دوای یەکە هاتن و ئەم کارە ساتە گەورەیان ڕووبەڕووی هەرێمی کوردستان کردەوە. باشە ئێستا ئەوەی کە لە ڕووی ئیقلیمی و لە ڕووی بەغداوە حاڵمان ئەو حاڵی کە ئێستا بینەر خۆی ئەزانێت چییە بەڵام پشتیوانی نێودەوڵەتیش کەس بوو لە دەستماندا بەهۆی ئەو ڕیفراندۆمە کە گوێمان تەنانەت لە ئەمریکاش نەگرت گوێیان لە ئەمریکاش نەگرت هەڵەی سیاسی پاساوی نییە وەکو هەڵەی پزیشک وایە چۆن دەخۆشە لە ژێردەستی پزیشکێکە کە گیانی لەدەستدا پاساوی نییە
ڕووداوێکە ڕوویاوە هەڵی سیاسی پاساوی نییە ڕفراندۆم هەڵەیەکی سیاسیە هیچ پاساوێک لە خۆ ناگرێت کارەساتێکی گەورەیە ئێمە سیاسیەمە جۆنەگرە تەبیعیە زۆر سروشتیە سیاسەتمەداری نەخێنەوە جوێنەگر بێ ئەگەر گوێ بگرێت کارەساتە یعنی گوێ بگرێت کارەساتە ینی سروشتی وایە وەکو عەرزم کردی لە وەڵامی پرسیاری پێشووترە پیاوی متەشەنیج هێزی گوێگرتنی نییە هێزی گوێگرتنی تەلاق داوە کە هێزی گوێگرتنە تەلاقدا کێشە بە دوای خۆیدا دێنێ یەک بە دوای خۆیان دێ تۆ لە معادلاتی نێو دەوڵەتیە چیت ینی مەسەلەن نامەی وەزیری دەرەوەی ئەمریکا ناخوێنیتەوە ئەخ پێگەی تۆ چییە ینی قورسایی تۆ چییە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ئابوووریەوە چی حساب بۆ سیاسەتی ئەمریکا ناکەی حساب بۆ سیاسەتی بەریتانیا ناکەی بۆ ڕاوێژەکانی فەڕەنسا ناکەین فەڕەنسا بە حساب زۆر دۆستی ئێمەیە حساب بۆ ڕاوێژەکانی رووسیا ناکەی حساب بۆ هەڕەشەکانی تورکیا و ئێران ناکەی کەواتە ئێمە لە معادلاتە لە خوێندنەوەی معادلات و پەیوەندی نێودەوڵەتیە خراپ خوێنومانێتەوە مۆفەق نەبووین سەرکەوتوو نەبووین لە خوێندنەوەی ئەم معادلاتانەیە بۆی ئەکەویتە ئەم هەڵا سیاسیە کوشندانەوە ئازیزم خۆ ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و رووسیا و ئێران و تورکیا و عێراق و سووریا و قەتەر بە ئێمان نەوتوە ڕفراندۆ بکە بە ئێمان نەوتوە میلەتەکەت بخەرە مزایدەوە بە ئێمە نەوتۆ میلەتەکە بفرۆشە خاکەکەی بفرۆشە ئێمە خۆمان ینی سیاست نازانی بکەین هێشتا ئەم ئێوارەیەکی لە ئەو بدادەرانەی کە لە بەرەی ڕفراندۆمە خراپەکە بوو دیسانەوە زارەوەیشیە پێڵە تاپۆی ڕەش تۆسی ئەمانە سیاست دەکەیت مناقشی چی بکە خەڵک بێ ماڵێ بۆچی لە تەلەڤیزۆن دەرناکەی قسە داکەی کاکە تو کەرەستەکەت خراپە ینی وەستایەکە چه کاری بیناساسیەکە بە کەرەستی خراپ و ناتوانێت بیکە من مناقشی چی بکەم وەڵڵی بیر لەم جۆرە بیرکردنەوە ناکەی تووشی شۆگەبی هێشتا لەم قۆناغاژی ینی لە سوڕی مدبوونە ئەڵی مۆمیا کرا عەقلە مۆمیا کراوە هێشتا باسی تاپۆی ڕۆژەکە ڕاستە ئێستا ئێمە دۆخمان لەگەڵ حکوومەتی مەرکەزیە کۆتایی پێهاتووە هیچی نین لە خەریتەی دەوڵەتی عێراقیە پێویستمان بە کاتی تازەیە بەس پێویستمان بە کاتە خراپانە نییە کە تاقیمان کردوتەوە من نازانم ئەمانە چۆن سیاست مەدارێک بوون یعنی تەنانەت چۆن لە شاخ سیاسەتیان کردووە چۆن پێشبەرگایەتیان کردووە ئەم بوونەوە و جانەوە و ئەم کە معدەنە سیر و سەمەرانە هێشتا لەم قۆناغەیە عەقڵی بەستوویەتی هێشتا پێی وایە ئێمە هەر بەڕاستی و کارتە هیچ ڕۆڵی پرسیاری سیرەکەی ئەخرناوێنی و خەڵکەوە ئێستا ئابەتجددی خەڵکەیە دیفاعیلێکە ئەڵێن ئەبوو کارتی سەر بەخۆی ئێستا بەرامبەر بەغدا بەکاربێنین ئێستا باشە خوا بە دێر بڵێم هەڵی ئەم سیاسیانە ڕاست دەکەینەوە مناقەشیان بکەین بە دەتۆ بە عەرزتکەم مراعاتی عەقلیانەکەم من مراعاتی ئازیزانەوانی برادەرانی باسی تاپۆی ڕەش و ئەو تیمە من مراعاتی عەقلیانەکەم مناقەشان ناکەم و هەڵەکانیشان بۆ ڕاست داکەم چونکە عەقلی ئەم جانەوەرانە عەقڵێکی زۆر جامدە مناقشەی تیا ناکرێ یعنی تۆ هەموو شتێکت دۆڕانووە هەموو شتێکت دۆڕانووە هێشتا پێ دووە ببراویت تۆ لە یاریەکی تۆپتۆپێدا دەگۆڵی لێکراوە هێشتا بە قەناعەتەوە پێ دووا بێت تۆ تیمێکی براوی ئێمە نەک دەگۆڵ هەتا ژمارە بێ گۆڵمان لێکرا هیچ دەرفەتێک بۆ گفتوگۆیەکی جددی سیاسی نەماوە هەرەمەشە بۆ نمونە نخبەی خوێنەوار باندووەکە نخبەی خوێنەوار گفتوگۆی شتی منطقیەکە مامۆستازانە یەک پەیامم هەیە بۆ بینەری بەڕێز لە سیاسەت شتی نالۆژیکی نییە سیاست معادلەیەکی ماتماتیکیە هاوکێشەیەکی ماتماتیکیە نابێ هەڵی تیا بکەیت لە هەر جوڵەیەکی لە ماتماتیکیە کە مەسەلەن هەرموو هاوکێشەیەک یەک هەنگاو غەڵەتی کرد تێگڕای معادلەکە غەڵەت دەکات دەست بە ئاسمانیش بگری نەتیجەکە وەکو خۆی دەرداچێت سیاست نابێت هەڵی لۆژیکی تێدا بێت ڕفراندۆم سەرلەبەری هەڵی لۆژیکیە سەرلەبەری کۆ ناکرێتەوە مانع جەمعە ڕفراندۆمی 2007 مانع جەمعە لەگەڵ قەزی کوربوونە مانع جەمعە نابێ ڕێگا بدرێ من پێشنیازی ئەوە ئەکەم هاشتاکێک دروست بکرێت لە سۆشیال میدیادا بۆ تاپۆی ڕەش ئەم هاشتاکی تاپۆی ڕەشە ئەبێ کۆتایی پێ بهێردێت
ئەبێت تیان بگێری ئەو یان بۆ نمونە کۆمەڵی گەنجی وەک جەنابێت سیمیناریان بۆ بکەن بیان لێنە قوتابخانە فێر بکرێن سوزانم یعنی لە شوێنێک وەرکشۆپێکیان بۆ ساز بکرێت دیبەیتێک بکرێت تیان بگێرێ کاکە ئێمە تووشی کارەساتێکی گەورە بووین لانی کە من لەگەڵ جەنابتەوە لەگەڵ ئەو بینەرە خۆشەویستانەی کە جۆمان لێگرن ئەتوانی دەردەدڵکەی من ئەم جۆرانە بە گفتوگۆی سیاسی نابینم ئەمە دەردەدڵێکی سیاسیە بەداخەوە مامۆستازانە ئێمە لەسەر دەمێکا ژیای شایەتی ئەو فەزاحەتە سیاسیە گەورە بوون خۆزگایە من نەوەی ئەم زمانە نەبوومە نەوەیەک نەبوومایە کە کارەساتی بەناو ڕفراندۆم بەم شێوازە بدیایە حەقی خۆی نییە بۆی غەڵەت تێگەیشتێک نەبێت لەوانەی جەنابتە تۆ زەمن و کات و بڕیار و بێپشتیوانی ئەوانە باسەکەی کە وای کرد ڕیفراندۆمەکە کارەسات بار بێ ینی بەڵام کورد حەقی خۆی نیە مەسەلەن دەوڵەت بێ با ئەوە وەڵامەکەت بۆ بینە ڕوون لە نێو دووکەوە مامۆستازادە ئێمە سیاسەتمان کردووە لە نێو دووکەوە هات بیدایەتی بەرنامەکە عەزیز جەنابەتم کرد کە دەوڵەتی کوردی هەدیە نییە مافێکی نەگێ ئاسایی مافێکە خوداوەت بە ئێمەی بەخشیوە وجعلنا شعوبا وقبائل لتعارف يعني جیاوازی نێوانەتەوەکان چێ تەنها بۆ ناسینە فەزڵ نییە لەسەری لە شەرعە لە ئاینە لە ئاسمان لە ئەرز لە فەلسەفە لە بیری کاڵ مارکسە تا بیری هەرفەی لە سوفێک دەوڵەت هەموو نەتەوەی مافی دەوڵەت بوونیە چۆن دروستێکی چۆن دروستی خەڵکی عاقڵە بە دروستیکە ئازیزم ئێمە کێشەمان لەگەڵ ئەوەدایە ئەوانەی بانگەشەی ڕیفراندۆمیان ئەکرد و جێبەجێیان کرد کۆمەڵێ نەزانی سیاسی بوون وەکو عەزم کردن ڕیفراندۆم دەرئەنجامی غڕورێکی گەمشانە بوو لە هەڵەیەکی لۆژیکیە پاسا و هەڵناگرێت یعنی بە هیچ جۆرەگە من ناتوانین بین بڵێین ڕیفراندۆم ئەم شوێنەی باش بوو ئەو ڕیفراندۆمەی 2007 کراوە ئازیزم هەر لە بەردامەکەی جەناب تەبیرمە ئەو کاتە سەروبەندی ڕیفراندۆمی هەرێمی کەتەلۆنیا و سکۆتلەندا بوو لە بەریتانیا باسی ئەوم کرد کە بۆ نمونە لە حکوومەتی لۆکاڵی لە سکۆتلەندا هاتووە لە ڕێی زانکۆکانەوە لە ڕێی کەسانی شارەزاوە دیراسی ئەوەی کردووە کە مەسەلەن ئەگەر لە بەریتانیا جابێتەوە سەربەخۆی بەدەست بێنێت لە ڕووی ئابوووریەوە دراوەکەی چی لێ دێر مەسانع و مەشارع و پێگەی نێودەوڵەتی چی لێ دێر اینجا واش خەڵک دەنگ نادا بە جیابوونەوە چونکە زمانی نییە ترسیە لە ئاینە خۆی ئێمە جەماعەتی ئەهلی تاپۆی ڕەش دێدیراسە ئەکات یعنی کۆمەڵێ لەم کەسانەی کە هیچ لە سیاست و لە پلانی استراتیژی و لە فەنی سیاست نازانێت دێ ئەتکاتە کارەساتێکەوە ئەوەش بەڵێ ئەف دکتۆر ئەوەش دەرەنجامی ئەوە نیە مەسەلەن ئێمە پوتمانە بین دوو دراوسەی باش عراق تەلاق درا کۆمەڵە خەڵک پاسپۆرتی عراقی سووتان هەویە و جنسیەکانیانە سووتان یان عراق بای و پامنێر هەبوو مەسەلەنەوە ئەوە بوون بە دوو جیران و بوو بەندام پەرلەمان و ئێستاشە لەسەر لێدوانەکانی بەردەوامە بۆ ئێستا ئەمڕۆ قایمەی موچە ڕاگەیەندراوە 14 ڕۆژی پێچەش بە قەرز پارەکە هاتووە دوای پاڕانەوەیکی زۆر لەو دەوڵەتە دراوسەیە ئەمە بەڕاستی نەخوێندنەوە نییە بۆ دۆخی خۆت یان دوژبنەکانمان زۆر زەبەلاح و بەقووەت و هێندێ سیاسی هەیە چووکە دزە حەزی لە بازار شێواوە ئەم بازار شێوا و دروستکردە سوودی بۆ زۆر کەس هەیە بۆ ئێمە مەسەلەن خەڵکی ڕەشوڕود ئەو خەڵکی کە قوربانی داوە چونکە لە سیاسەتی خراپە تەنها خەڵکی هەژار باجەکەیەدا خۆ مەسەلەن سیاست مەدارێ کە بەڕیاری ڕەفراندۆمی داوە نە لە ڕووی ئابووریوە زەرەری کردو نە لە ڕووی دەرهێنانی نەوتەوە ئەو خۆی زمانی خۆی هەیە خەڵکی هەژار باجەکەیەدا سیاسەتی دوو دراوسەی خراپە دوو دراوسەی باش یا بەغدای مفلیس پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بەوە هەیە کە تۆ خوێندنەوە نییە وەکووتم ڕەنگە بۆشی گرنگ نەبێ ئەوەش بۆ خۆی مەوزوعێکە یعنی مەسەلەن زۆر جار ئەوترێت حزبێکی سیاسی بۆی پێگەی جەباوەرێکی بەهێز بێ خەڵکەکە بە قوربانی چونکە تۆ هاونیشتیمانیانی خۆت بۆ گرنگ نییە ئەوەی ئێستا هەر ئەمڕۆ ینی مەسەلەن خۆزگای لیستی موچە بۆ شێوە ڕانەگێردا
مامۆستازان ئەمانە زۆر نەزانن یعنی نازانم جەنابی وەزیری دارایی ئاگای لێتی یان نا کارەساتە تۆ مەسەلەن 3 مانگ و چەندە دەیت و بە 14 ڕۆژ لیستێک هەری جۆرێک لە یاریکردن بە مەشاعری خەڵکو و بە هەست و بە ئیحساس و بە بیرکردنەوەکانی و ئەوانە هەموو ئەمانە شتی خراپتری شەبیدی ئەزیزم تا ئەم نظامە بەم جۆرە لە حکومڕانی بێ ئەبێت چاوەڕوانی شتی تربی ئەمانە ئاهلی بەهشت و مژدی خۆشنی ئەمانە ئاهلی دۆزەخن ئەمانە کۆمەڵێ بوونەوەرن تەنها هاتوون وێنەی کۆت ناشرین بکەن و کارەسادی بەسەرا بێت ببوورە مامۆستا بە ئەم گەڕم بڵێم ئەمانە ئەزمونێکی زۆر دەوڵەمەندیان هەیە لە ئیهانەکردن بە تاچی کۆدا ئەزمونیان هەیە ئەنی ئەم حیزبانە لەسەر چی ماوە بە لەسەر چی قەڵەو بوون لەسەر چی ماوەتەوە لەسەر ئەم ئیهانەکردە بە تاچی کۆت ئەی کوژێت شەڕی ناو خۆی پێەکە پارەی ناداتی ئەی فرۆشێت خاکەکەی لێسێنێت کە سوکاری ئەچگەکات ئەم لەم شار قەدەغەیەکە بۆ ئەو شار ڕۆژنامە نووسەکانی زیندانی یەکات مافی لێسێنێتەوە راپۆرتی درۆی لەسەرەدا هەچی ناشرنیە پێیەکە چێژ لەمە ئەبینێت چەند جاری تر من وتومە هێندێ لەم سیاسیانی کورد پێویستیان بە چارەسەری دەروری هەیە ئەمە جۆرێکە لە نەخۆشی جۆرێکە لە نەخۆشی کە تۆ چێژ ببینی لە ئازاددانی میلەتەکەی خۆت مارەکانی سەرشانی زۆحاکە خراپتر لەوە ینی ئەم مۆدێلە لە مێژوودا بە جۆرێک ئەنووسێتەوە وێنە ئەکرێت کە مرۆڤ شەرمەکە لەوەی کە ئەگە بکرێ بە فیلم شەرمەکە سێری کە ئەگە بکرێ بە دراما بە شانۆ ناچێت بۆ شانۆکە سێریکە لە کتێبەکانیشا دەریێرێ هێندە لاپەڕەکانی ئەم قۆناغە ناشێتە وەکو پێشتر وتم خۆزگایە لە سەردەمێکە نەژیامایە کە ئەمانە حاکم بوونایەوە کە ئەمانە ڕەفتاری وەکو ڕفتادۆمی 2007 ئەنجام ئەوەندە کارەسات بار بوو کارەسات لەوە لە کۆر وەکووتم لە ئەنفال کارەساتێکی گەورەیە لە ئەنفال خراپتر دەرهاویشتەکانی ڕفتاندۆمە و باجەکەیەتی بەسەر خەڵکی کوردستان باشە دکتۆر ئێستا تورکیا بە جۆرێکە کە ئیبینی 65 کیلۆمەتر هاتوتە ناو خاچێرێم ئێران هەموو ڕۆژێ هەڕەشاکە مەسەلەن ئەو دوو وڵاتە مەسەلەن نەوتیان لەسەر گرتینەوە مەسەلەن موچە دابین ناکرێ ئەمە حاڵەکە مەسەلەن منافەسەی نێوان دوو محافظە هەیە هەتا پارەی نەوتی ژەبوو نەوتە ڕۆیی ساڵێک من لێرە بەرنامەم کرد لەسەر ئەو مێزە و لەو ستۆدیۆی باسیەوە کرا کە سلێمانی غەدری لێ ئەکرێ ئەم هەموو پاشاگەردانی ئاڵۆزکردنە بەڕاستی چێلی سوودمەند دەبێت کە ئێستا دۆخەکە بەو جۆرەیە کە دوای هەوڵێکی زۆر و تکایەکی زۆری نێودەوڵەتی 600 ملیاریان بە قەرز ناردووە زۆر بود ئەمڕۆ 250 هات 250 قەرارە 600ەکە بێ بینەرەکانم بێ ئەمەلکەم لەنا ئەمڕۆ 250 وەزارەتی دارایی داوان لەسەرەکات چونکە 600 بۆ نهاتوە ئاسان بۆ بلا ڕاستی ئەمە وسای خۆشەویستم هەموو هەڕەشانی جەناوت باسی کرد ڕۆژ لە دوای ڕۆژ بەرفراوانترە زۆر سروشتی ئەمڕۆ لە دوانی ئەندام پەرلەمانێکی پەرلەمانی کوردستان ماوە خولی پێ بەڵێ باوکی یەکێک گوێ لە خوێنەوارەکانیش بەداخەوە لە دوانی یاوە ئەڵێ وتارێکی نووسیۆ بە ناوی سلێمانی و ناکۆڕنا کەرەباخ ئەڵێ ئەو ئەزمونەی کە لەوێ ڕوویا بەسەر سلێمانی شادێک ینی سیرکە بەچی مۆتاحەبن بەوەی کە سلەیمانی بۆ نمونە ئەوەی کە لە هێندێ فیلمی دروستکراوی ئەلکترۆنیە مخابراتی بێتە بازاڕی قەتڵوعامی تاکەکانی یعنی سەرکردەیەکی سیاسی یا حیزبێکی سیاسی گەشتە بێتە ئەو ئاستە ئارەزووی ئەوە بکە شارێک قەتڵوعام بکرێت و ببێتە مۆڵگەی شەڕی نێودەوڵەتی لەسەرەوەی کە لەژێر حکومڕانی ئەوانیە ئەبێت تۆ چێ ئومێدێک چ دڵێکت بەم جۆرە لە حکومڕانی خۆش بێ هەر ئەوەیە کە من ئەڵێ ئەمانە پێویستیان بە چارەسەری دەروری هەیە کێشە نەمانە بمێنەوە زۆر سلێمانی ویستاوانێکی کردو مەسەلەن تا ئەگەر ئاگای لە خۆی نەبێ ببێتە ناگۆر و قەرەباخیان مەسەلەن حاڵەتی تێدا ڕووبدا
یان ببێتە کەرکک و خۆیان ئەڵێن بەدەر لەوەی کە باسی سلێمانی یا هەولێر یا دووخۆ بکەین ئەبێ بە یەک پاکێجوەری بگرین بەس لەبەرەوەی سلێمانی هەمیشە شارێکی گەرمە ڕووداوی زۆر دروستەکە و زیندووە بۆیە زۆرتر ئەبێتە جێگای باس و ئەوانە هێشتا سلێمانی کەمی کردووە ئەوە سلێمانی ڕەسەن ئەوە بکات کە لە بەرامبەر حکومەتی مەلەکی کردوێتی لە ساڵی 1920ەوە تەنانەت انتخاباتی عراقی مەجلیسی نەوابی عراقی ڕەت کردوێتەوە کاتی خۆی بە پێچەوانەوە ئەوەی کە لە سەردەمی سەداما کردوێتی ئەسڵەن یعنی مەسەلەن جێیشی عراقی پێشەوەی بکەوێتە شەڕەوە لەگەڵ دەوڵەتی ئێرانە زیاتر بۆ سلێمانی دروست بووە تەنانەت وەزیری بەرگری ئەو سای عراق باز لەوە کات کە ئەوان فێری شەڕی پارتیزانی بوون کاتێک کە لەگەڵ ئێرانە ئەچنە شەڕەوە ئەڵێمە میکانیزمی شەڕی جەبهەیی نازانین چونکە ئەم هێزە تەنها بۆ سەرکوتکردنی سلێمانی دروست بووە لە ساڵی 1970 تا ساڵی 1970 و حەزەکەم بینەری بەڕێز بە دوای ئەو چاوپێکەوتنەی یەکێکە لە فەریقەکانی جێشی عراقیا بچێ بخوێنێتەوە لە ڕاستیدا بێگومان هێشتا هیچی نەکردووە من پێم وایە ئێستاش سلێمانی شارێکی دەستەمۆ کراوە پێویستی بە جوڵەی زۆرتر هەیە بە جوڵەی تەندروست جوڵەیەک لە پێناو ئەوە بێت بارودۆخ بگۆڕێ دەستکاری بکە شتی باشتر بێنێتە پێشتەوە هێشتا سلێمانی شارێکی دەستەمۆ کراوە پێویستی بە جوڵەی زۆرتر هەیە و هیواخوازیشم یعنی نەکی واخواز خۆزگایە بمان بینایە کە ئێمە کێشەیەکی هاوبەشمان هەیە هاوڵاتیەک لە گەرمیان لەگەڵ هاوڵاتێک لە زاخۆ کێشەیەکی هاوبەشمان هەیە بۆ چارە دووسێکی هاوبەشمان هەیە بۆیە پێویستمان بە خەباتێکی هاوبەش هەیە بەڵام بەداخەوە یەکێکتر لە نەکبەتیەکانی ئێمە لە ڕووی جۆپۆلۆتیکیەوە چۆن لە ڕووی سیاسیەوە دابش کراوین ڕۆژ جۆپۆلۆتیکە دەرفەتی یاوە بە هێزە سیاسیەکان کە دابشبوونی سیاسیمانەیە بۆ نمونە لە عێراقەوانیە لە بەغدا یەکلا نەبووتەوە بۆ هێزێکی سیاسی دیالە یەکلا نەبووتەوە بەس لە کوردستان و بارودۆخە خراپە هەیە باشە ئەوەی کە ئێستا تورکیا شەڕەشەی لێکا و مەسەلەن ئەوی کە سەرکردایەتیی پارتی کە ئەمڕۆ وتارێکی نووسیوە ئەویش نەسیحەتێکە ئاڵێگەر وازی لێنێنن ینی واز لێهێنان لە سلێمانی بێ چی بێ مەسەلەن دەستەمۆی تورکیابی دەستەمۆی ئێران بی چی بی مەسەلەن کامە بکەی باشە خۆی لە ئەساسا ئەگە تۆ ئێمە بگەڕینەوە بۆ پێش ڕێفراندۆ ما بیبەستینەوە بۆ بەڵێ بێگومان ئەوانە لێکەوتەکانیت بیبەستینەوە بۆ بارودۆخەوە ئەگە بگەڕینەوە بۆ قۆناغا ئەمان توانی مامەڵەیەشی باشتر لەگەڵ وڵاتانی هەرێمی یا بکەیت سیاسەتی نیشتیمانیمان هەبێت بەڵام منە پرسم حزبی نیشتیمانی هەیە لە کوردستانە کە ڕاستەوە خۆ سیاسەتێکی نیشتیمانیانە پەیڕەوکە لە ژێر پەردە و لە ژێر عەبای ئەموو ئەوانە بێ بێگومان نییە کە تۆ لە ژێر عەباوە یا لە بن باخەڵەوە سەیری سیاسەتت کرد بەو جۆرە مامەڵە لەگەڵا کرێ ئەبی بەداد دەست بۆ ئەموو ئەو بۆ نمونە مەسەلەی موچە لە بەغدا خۆ وڵاتانی ئیقلیمی دەوڵەتیش وەکو ئێران هێشتا پێمان وانە بێ کە تەدەخول ناکات لەوەی کە نەهێڵێ لە موچە بۆ هەرێمی کوردستان بەو شێوازی کە ئەوترێ بێت تەدەخولاتی هەیە بۆ ڕۆڵی خراپی هەیە لەم سیاسەتەدا بۆیە نابێت ئێمە لە سیاسەتی نیشتیمانی لادین ئەمە ڕێگە ڕاستەکەیە بینەری بەڕێز ڕێگە ڕاستەکەەوە ئێمە سیاسەتی نیشتیمانیمان ئەبێ هەبێت نیمانە سروشتیە یعنی بۆ نمونە تورکیا چەند مانگەوە حەو مانگە ئاسمانی سلێمانی داخست و دێژی کە دۆتوانێ بۆ یەک و دواتریش نازانین بە نیازیە تورکیا مەترسێکی گەورەیە بەڵام ئەوە ناکاتە ئەوەی کە تۆ بێ هاوڵاتیانی خۆت بترسێنی من ئەپرسم ئەگە تۆ سەرۆکی حکومەتی یا سەرۆکی هەرێمی پێ دوایە مەترسێک لەسەر ئەم شارە هەیە وەکو بەشێک لە هەرێمی کوردستان بۆچی بە دوای میکانیزمێک کە ناگەڕی بۆ چارەسەرکردنی دڵت بەوە خۆشەوی وێران ببێت ئەمە کێشەیە ئەمەیە کە من عەزی جەنابتە بکە کە ئێمە سیاسەتی نیشتیمانیمان نییە لەکوێی دنیاە ئێمە بسەزانە با بینەرێکی بەڕێز پێم بڵێ دوای بەرنامەکە لەکوێ ئەم دنیاە هەیە سەرۆکی حکوومەت یا کاربەدەستانی یەکەم چێژ لەوە ببینن بەشێک لە خاکەکەی وێران ببێت هەیە لە فەرهەنگی سیاسی هیچ نەتەوەیەکە هەیە
نەک لە فەرهەنگی سیاسی و دەوڵەتداریە لە فەرهەنگی هیچ سەرۆک عشیرەت و خێڵەکە هەیە لادەیەکی خۆی ببەخشێت چێژ لەوە ببینێت سەرۆک عشیرەتێک لە لەبەرەوەی چەند کەسێکی بەدڵ نەبێت لەبەرەوەی کە چەند کەسێکی بەدە سیاسەتی بەڕێوەبەری شارەکەی بەدڵ دەبێت خۆی هەست شار بە تەواوەتی تێکچۆ بەسەریەکە خۆی مەش بەدڵمان نیە خۆ سیاسەت ئەوە نییە بەڵام ئێمە وەکو محەممەد ماغود ئەڵێ ئەوەی کە ئەم بەستێتەوە بە وڵاتۆ تەنها پێڵاوەکانمە بەس ئەوەی کە دەست لە گوڵێکی ئێدا وەگەوایە دەست لە دڵم بدە ئەبێت ئەگە تۆ کەسێکی نیشتیمانیت بە سیاسیەکانت خۆش دەوێت ئەنی مەسەرەن ئەڵێ شۆڕشم خۆشەوێ بەڵام شۆڕش جێڕەکان نا ئازیزم ئێمەش نیشتیمانمان خۆشەوێ بە سەرۆکەکانی نا لەبەر سەرۆکەکانی دڵسۆزنی من ئەپرسم جارێکی تر جەخ دەکەم ئەم پەیامەم بەلاوە گرینگە لە مێژووی مرۆڤایەتیە لە ئادەم و حەواوە سەرۆخێڵێ بدۆزەرەوە لادەیەکی خۆی بەخشی بێ حەزی بە وێرانکردنی لادەیەکی خۆی کردن ئەوە هەیە سەر لە هەرێمی کوردستان بەڵێ جانەوەری سیاسی بڕوا بکە ئەگەر یەکێ لە شارەکان قڕ بکە ئاهەنگی سەرکەوتە نەژێر ئێمە لە تۆپتۆپێنی شەخیانت لە یەکتریەکەی لە یانەکانی تۆپتۆپێنە خیانت لە یەکتریەکەی لە بازارە خیانت لە کەش و هەوای درۆکەی لە کەش و هەوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەستگای کەژناسیەکەیش درۆکە کەژناسی مەسەلەن حەزەکە بڵێ شارە فێریکە ئەمان گەرمە لە کەژناسیە درۆکە هیچ شتێکی ڕاست لە سیاسەتی حکوومەتی و حکومڕانی هەرێمی کوردستانە نیە تەحەداکەم لە کەژناسیە درۆکە یعنی بۆ نمونە بارانباری لە بارانباری نادرۆکە تۆ چی مناقەشەی چی ئەم حکوومەتاکەی ئەم حکوومەتە ئەگەر بۆ نمونە تەنزنووسی زۆر دەوڵەمەند هەبووە کەسێکی زۆر لەبارە بۆ دەرخستنی قێزەونی بۆ نوکتەی سیاسی بۆ پێکەنی ئەوەی کە باشا بەشیر موشید بازیەکە پێ بکەدە بە پۆخڵەواتی پێ بکەنە تا ئەتوانی پێ بکەنە ئەم حکوومەتە کەرەستەیەکی زۆر باشە بۆ پێکەنی چارەسەرێکی دەرونیە بۆ خەڵی پێ بکەنە کە معاش نەبوو تۆ ئەبێ خۆ کەسێکە بێ سوحبەتی لەگەڵا بکەیت حکوومەت ێرە باشترین کەەوەی کاک هێمن عەبدولقادرێکا بەسەر لەوەتەی معاج نییە شدانێ بۆ خەڵک پێ بکەنی بێگومانڵێم ئەو هەوڕێ ئەزیزە بە یەکێ لە بابەتە زۆر باشەکانەوە حکوومەتی هەرێم باشترین کەرەستەیە بۆ پێکەنین بۆ سوحبەت خۆش ینی ئەم حکوومەتە نەبووە چیمان بکردە ئەتوانێت چیمان بکرد چی ئەکرێت دکتۆر ئەتوانێت چی بکرێت مەسەلا خۆڕێک بخرێتەوە نیشتیمانە ئەو خوێنەی لە پێناو ڕژاوە مەسەلە ڕۆژانە ڕەنگە لەو پۆلەی بەڕێزت ئەچیت لەوانەی دێنە بەردەمی تۆ کوڕی شەهید بن کچی شەهید بن مەسەلەن بەدڵێکی زۆر حەماسی بۆ ئەو نیشتیمانە خۆیان بە شەهیدکردندا بێ هەستی نیشتیمانی نەما شتێک نییە پێی بوترێت هەستی نیشتیمانی بەداخەوە ینی جاران بۆ نمونە ڕەنگە لەگەڵ ڕێزمە ئەفسەرێکی دەستگایەکی ئەمنی بە کاملی قەناعەت و دڵی زانیاریەکانی دەوڵەتی بپاراستە بەس ئێستا لە من و تۆ خراپتر بۆ نمونە ئەفسەرەکانی دەستگای ئەمنیەکان گازاندان هەیە ناڕازی کە گەیشتە ئەماستە شتێک نامێنێ بە ناوی پیرۆسیەوانی وەکو پێم وتی ئەستا دووبارە بێن مۆسەرەوە خۆتوتنی هەمووی لێکەوتە ڕیفراندۆمە هەمووی لێکەوتی خراپی ڕیفراندۆمە خراپەکە مەڵێ ڕیفراندۆمی تاپۆی ڕەش جەماعەت تیمی ئەو تیمە نەخوێنەوارەی کە ڕیفراندۆمیان کرد ئەژدینا ئازیزم نەک من نەک جەنابەت هەزاران 6 ملیۆن کوڕ هەیە بەلانی کەمەوە 5 ملیۆنی دوی ئامادەیە لە پێناو ئەوەی کە زەمانەتی دەوڵەتی سەر بەخۆ بکرێ ماڵەکەی خۆی بفرۆشی ئێمە ئەگەر دەوڵەتمان ڕابگەیاندا لە ماوەی 6 ساڵی ڕابردووە زۆر شتیشمان لە دەست بدایە ئێستا دروزە بووینەوە ئازیزم سەیە کە مامۆسازانە کۆمەڵە نمونە بۆ جەنابەت باس بکەم ئەڵمانیا لە جەنگی جیهانی دووەما دۆڕا وێران بوو نەمسا وێران بوو دەستگەڵ زەوی تەخت کرا بەڵام لەبەر ئەوەی کە ئەمانە دەوڵەت بوون کۆمەڵە سیاسەتمەداری نیشتیمانی دوای ڕووداوەکانی جەنگی جیهانی دووەم حکمیان گرتە دەست بەو جۆرە بوو بە وڵاتێکی ئاوەدان مەسەلەن یەکێ لە ئازیزانە جێڕێتەوە لە مێژوو نووسەکان لە نەمسا لە ڤێنای پایتەختی نەمسا لە ترسی هاتنی هێرشی نازیەکان و تاڵانکاریایی کە ڕوویاوە خەڵک پارەی بانک و زێڕەکان و تحفەی بدۆتەوە ماڵەوە دوای 5 ساڵ حکومەتی ئەعلانەکات ئەڵێ چشتی دەوڵەتی لە بیهێنێتەوە
مۆزەخانەکان یەک پادشان ون نەبووە، یەک پادشە زێڕی بانقەکان نەدەستاوە، خەڵک شعوری نیشتیمانی هەیە. بەڵام ئەم نمونە لە حکومڕانی وای لێ کردووە ئەگەر خەڵک بۆی هەڵبکرد ئەو پارە باوەڕ ناکەم لە بانقا بێ نازانم لە باقی ئەهلیە کە دەستش بەم بەدەستەوە نەماوە بۆ مناقەشەی بکرد. ئەگەر لە باقی ئەهلیە بۆی دەستکەوێت لە دووکان چای چیەکە چای خانەیەکە بۆی هەڵکەوێ پارەکەی ئێبە هەستی نیشتیمانی نەماوە. ئەمان ئەتوانرا ئەو کاتە ئەگەر ریفراندۆمەکە مەسەلەن بە هەموو لێکەوتەکانیەوە بوترا ئەمە هەر دەوڵەت ڕاگەێنین بەرگەیە گردیان نا ئەگەر بکرا نادا تۆ دەوڵەتی چی ڕاگەێنی تۆ هیچ قراەکرد نەبوو هیچ خوێندنەوەیەکرد نەبوو بۆ ئارست هەر بۆ نمونە سیکە حساباتی زۆر بیدایی دەوڵەت ڕاگەێنی کۆعملەکەمان یعنی تۆ دەوڵەت ڕاگەێنی پێشوەخ دەبێ حساباتی پاری خۆت کردبێ پارە زۆر گرینگە پەیوەندی دیبلۆماسیەکانت لە چیان هێزە چەکدارەکانت لە چیان ئازیزم ئەمە یاری بوو ئاگینا بۆ نمونە ئەگەر ئەو ئازیزانەی کە تیمی فوتبۆڵن تیمی ڕفرانم ئەم تیمە مەبەستیان بۆە دەوڵەت ڕابگەێنن هەموو مستەلزەماتەکانیان دروست کرد حازریانەکرد بەسەر لە دراوە ئەکوا دراوی نیشتیمانی ئێمە کووە هێزی یەکگرتومان کووە دەستگای ئاسایشی یەکگرتومان کووە چیمان هەبوو ینی ئەمە یاریە بوو ئازیزم یاریەک بوو کە ڕاهێنەرێکی گەمژە ئێمەی بدە بەدەم کۆمەڵە شێر و پڵنگ و خوارد دیارین و تەواو ئەویش لە ماڵی خۆی هەرماوەتەوە ئێسقانمان چیتر بەڕێوەیە بەو شێوەیە بڕوا ئەوە موچەکەشمان بینی کە مەحاڵەتی و خۆت وتنی 250 ملیار بە قەرزات و بۆ 4 ڕۆژ ئەگەر بە تەمان موچ ئەگەر دوعاکەم ینی دوعاکەم بەش دوعامان خی گەورە دوعامان ژیرا بکە بەشک و ئیشەڵا تێپەڕێ من ڕەشببینی بڵاو ناکەمەوە بۆی خەڵک بڵێ ڕەشببینە بەڵام لە ڕاستیدا هێشتا زۆر شتی خراپ ماوە ڕووبە هێشتا ئەوە ماوە ڕووبە کە پارێزگاری شارەکانمان چەکدارێکی حەجدی شعبی لە سوپای بەدەت بێت چوزانم مدیری ئاسایشەکەمان یەکێک بێت لەوانی جەماعەتی جنوب بوو ئەوە بێت حکوممان بکە تەجنیدی تەجنید هەمووانە ئەوە بێ بڕوا بڕێوەیە گومانی تێدا نییە ئێمە بەرگە ناکری هاتووینەتە سەر تەختایی هیچ شتێکمان نەماوە هیچ شتێکمان نەماوە ئێمە لە دەستی بی تەواو ینی تەواو تەسلیم بووین هەموو شتێکمان لە دەستداوە و ئەگەر بێ ئەمەلیە عێراقی نامە واقعی سیاسیە ئازیزم ئێمە دەرەقەتی ئەم بارودۆخەنایی ئێمە وەکو قسەی ئەو ڕۆژدا منووسم بۆ جەنابەت جێڕایەوە 2015 ئەڵێ هەرێمی کوردستان دەوڵەتە بەغا دەوڵەت نییە ئێمە لەوە هاتووینەتە سەر ئەوەی کە ئێستا تەنها خاوەنی جلوبەرگی خۆمانیت ئەوە کە کڕمانە لەگەڵ خۆمان دووسمان کرد لە کۆنتترۆل پێمەڵێن ئەڵەن قسەیەکێ بزانیارێ نازام لای جەنابەت هێکە بەڕێز مکەڕەم تاڵبانیان کەسێکە پەیوەندی کردو بە ئەو بەڕێزانەی کە ریفراندۆمە خۆدوتنی کەوتێتی تکار ریفراندۆمەکەن بۆی نەبن بە دوژمنی کورد قسەیەکی زۆر جوانە نەمبیستۆ بەڵام بێگومان بۆ چوونێکی جوانە مامۆستا مکەڕەم هەر لە 1970کانە ئەزمونێکی دەوڵەمەندی لە ئیدارەدانی پەیوەندەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و حکوومەتی مرکزیە هەبووە ئەتوانرێت ئەو جیلێکی خوێندەواری ناخگەرمی حەماسی دڵسۆز بۆ نیشتیمان هەیە ئەگەر لێ بگەڕن ئەتوانرێت ئەمە ڕێکاتەوە ئەکرێت ئێمە بەڵام کۆمەڵی ئەکرێمان هەیە هەنگاوی یەکەم ئەم مۆدێلە نەمێت بەدەم و چاو و بیرکردنەوە تا ئەم بیرکردنەوە سیاسیە لە هەرێمی کوردستانە هەبێ دڵخۆشی مەحاڵە کۆ نابێتەوە لەگەڵ ئێمەیە ئەبێ سیاست بجێڕیتەوە بۆ ئەهلی سیاست بۆ کەسانەی کە جوان بیرەکەدەوە یان بۆ کەسانەی کە مرۆڤیان خۆشەوێ کاکە خۆ سیاست بریتی نیە لە فێڵکردن مامەسەرزانە ئەمانەی هەرێمی کوردستان وا فێر بوون کە سیاست بریتە لە فێڵکردن یکاکە سیاست بریتی نیە لە فێڵکردن سیاست بریتیە لە خزمەتکردن قسەیەکەیە ئەڵێ ئەوەی بەیداخی چاکسازی هەڵەکە ئەوە گەندەڵە وەکەوەی ئێستا لە حکوومەت هێرێمە ئەوەی چاکسازی بە کردارەکە ئەوە دڵسۆز ئەبێت چاکردەوەی ئەم وڵاتە ئەم هەرێمە بیتە دەستەبژێرێک کە مرۆڤیان خۆش بوێت کە سیاست بە فێڵ تێنەگەن
ئێمە تا سیاست بە فێڵ تێ بگەین تا چێژ لە موئامەرە ببین بەرامبەر بە یەکتری ناگەینە منزڵ باری لات ناگاتە منزڵ فارسووتەری ئێمە کەچ بووین قاچمان شکاوە هێزمان نەماوە بیرکردنەوەمان لەدەستداوە لە هەمووشی گرنگتر ئەو جەماعەتی تاپۆی ڕەشوشتانە واز لە سیاست بێنە زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەحمەد میرە مامۆستای زانکۆ و نووسەر و ڕۆژنامە و سپاس بۆ سپاس بۆ بەڕێستان بە هیوای ئەوەین کە شتی باشتر بەڕێوە بێت پشت بەخوا بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامامان پێشکەشکردن ئێوە ژەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ